سڵاوتان لێبێ عەزیزانی، وادارم زۆر باشن. لە ڤیدیۆیەکی نوێ یوتیوب گەڕام وڵاتان ئەمجارە باسی ئەڵقەی پێنجەمی وەرزی سێمی زنجیرەی هاوس ئۆف دە دراگنەکەین. فەرموون با دەست پێ بکەین. دەستپێکی ئەم ئەڵقەیە لای هێزەکەی تەڵیەکان و ستارکەکانەوە بوو. ئۆسکار تەڵیمان بینی لەگەڵ ڕۆدی دەڕۆێن کە ستارکەکان بەڕێوابە لەو شوێنەیە. هەروەکو بینیمان پەیامەکەی ڕێنێرای پێگەیشتە بوو کە ئەمان هێرش بکەنە سەر تەمبڵتن و بۆ ئەوەی کە لەوێ ئۆرمن هایتاوەر و جێیشەکەی دەربکەن. بەڵام باسی ئەوەیە نەکرد کە لە ڕێگاکەیانە چەند پردێک هەیە کە بۆی کە بە ئاوەکەیە بپەڕنەوە و بگەن بە تەمبڵتن. هەموو ئەم پردانە تێک شکێنراون یاخود سووتێنراون بۆی کە کەس بە ئاسانی نەگاتە تەمبڵتن. ئەنجا دوای چەند خولەک یەکەوەمان بینی کە سێر کرستن کۆڵ و گوین هایتاوەر و جێیشەکان بەدزیەوە بە شەوێکی تاریک هێرشەکەنە سەر جێیشەکەی ئۆسکار تەڵی و ڕۆدی دەڕۆێن بۆ ئەوەی کە سەریان لێ بشێوێنن و لە شوێنەکەیانە دەریان بکەن و شوێنی مانەوەیان نەمێنێ. زۆربەی خێمە و شوێنەکانیان بۆ سووتانن. کامەش لە زۆر فیلم و زنجیرە بینیمانەوە بەڕاستیش لە مێژووە وا بووە زۆر جارم ستراتیجیە بەکار هاتووە بۆ ترساندنی دوژمن یاخود بۆ ئەوەی کە سەریان لێ بشێوێن و نەتوانن بە باشی شەڕ بکەن. ئەنجا دوای ئەوەی نەوە هارن هۆڵ هەروەک زانین باوەندیەکیان لەسەر ئەیمند و ڤەیگار داناوە. ئەڵێن هەر کەسێک کە بتوانێت ئەیمند بدۆزێتەوە ئەبێت بە خاوەنی خەڵاتێکی زۆر گەورە. بۆیە هەروەکەوەی بینین لە ئەپسۆدەکانی پێشەوە تا ئەم ئەپسۆدەش ڕۆژانە بەردەوام خەڵکەچێ بۆ هارن هۆڵ بۆی کە لە قەڵاکە ئەیمند بدۆزنەوە و بیکوژن هەرچۆنێک بە زیینوی بیبان یاخود سەری لێ بکەنەوە و بیبن بۆ ڕنێرا بۆی ببن بە خاوەنی خەڵاتەکە. سێ نەفەریکە چوون و بینیمان جادوگەرەکە چۆن ڕاوینان. بەڵام ئەوی گرنگە لەم دیمەنایە ئەوەیە کە دوای چەند ئەپسۆدێک ئەیمندمان بینیەوە و جادوگەرەکە پارێزگاری لێیەکا و ئەوێ چاکی بکاتەوە و ئەیمن لەو کاتەیە خەبەرێ بێتەوە کە خەوی بە ئێگۆنی برایەوە بینیوە. ئەسا زۆر بەرامبەر ئێگۆنی برای ترساوە لەبەرەوەی کە هەروەک زانین ئەو شتانی بەسەر ئەیگۆنە ڕوویە هەمووی خەتای ئەیمندە. بەڵام ئێستا بۆمان دەرکە و بەڵێ جادوگەرەکە لای خۆی شاردوێتەوە و درۆی کرد کە ئەڵێ هارن هۆڵی بەجێهێشتووە. بەڵام لە یەک شتا ڕاستەکە کە ڤەیگار هارن هۆڵی بەجێهێشتووە. بەس ئەیمند هەر لای ئەو بۆ ئەم ماوەیە هەر ئەو پارێزگاری لێکردووە. هەروەکو لە شیکردنەوەی ئێپسۆدی پێشوە باسمان کرد کە ئاکرێ لای ئەو بێت. بەڕاستی با پێتان بڵێم بێزار بووم لە دیمەنی ئالەسنت و هێلەینا لە ژوورێکە لە شوێنەکە ئاو بە سەجنکراوی وە شتەکانی کەن هەمووی بێسوودە. نازانم خەریکە بێتامە بێ هیوادارم لە دوای ئەڵقەی پێنجەمەوە کامەڵقەیە ئێستا باسیەکەین وانە مێنێ شتەکە و بەو شێوەیە نەبێ. بەڵام دیمەنێکمانە بوو با باسیکەین کە گراند مەیستەر مونتی هێنا بۆ ئالەسنت لەسەر داواکاری خۆی و ئەم شتە غەڵەتە کە گراند مەیستەر کردی چونکە نابێت کەس بیبینە کە ئەم شتاکە لەبەرەوەی هەروەک زانین ڕنێراوتی سیقەم پێتە و لە شوێنەکەی خۆتا داتە نێمەوە تا ئەو کاتەی خیانەتمان لێەکەی ئەکرێگەر ڕنێرە ئەمەی بۆ کەشف وایە بە خیانەت بیبینیە. گراند مەیستەر مونتیەکەی هێناوە بۆ ئالەسنت بۆچی لەبەرەوەی هێڵەینا دوو گیانە و مونتی ئیشی چییە مناڵ لەبارەبە. ئەمە هەر پێشتر لە جیانی گەیم ئۆف ترۆنسە لە هاوس ئۆف دە دراگنا بەکار هاتووە ئەم شتە بۆ لەباربردنی مناڵە. جا ئالەسنت بۆیە ئەوێ مناڵەکەی هێڵەینا لەبار ببە ئەڵێ نازانین کچیان کوڕە گەر کوڕ بێ ئەمە واتایەوەیە کە منافسێکە بۆ جۆفری کوڕی ڕنێرە منافسێکە بۆ ئەو کەسەی کە ئەبێ بە دەستە ڕاستی ڕنێرا و ئەچێتە سەر تەختی پاشایەتی. ئەمە ژوا لە ڕنێرا کاپترسێ ئەگەری هەیە خۆی مناڵەکە و بکوژێ ئەگەری هەیە بیکا بە دیلی خۆی ئەگەری هەیە تۆ بکوژێ بۆیە نابێ ئەڵە لەباری بە باشترە وەک لەوەی کە ئەم کێشەیەمان بۆ دروست بێ. بەڵام وەکو بینیمان هێڵەینا ئەم شتا قبوڵ ناکە. دیمەنی ڕنێرا و ژووری کۆبوونەوەکەیمانەیە بەس پێشەوەی باسی ئەو دیمەنە بکەین. وردەکاریەکی تیا بوو چەند دیمەنێک تیا بوو کە پشیلەی پیشانین ئەم شیلانەوە بوو کە ئاڵن بوو پێماوە بێ باسیەوەی کردوتی لە کەشتەکەمانە پشیلەی زۆرمان پێەیە هێناویانەتە ناو کۆشکەوە بەرەڵایان کردوون ئەم شیلانە بۆی کە ڕاوی جرج و مشکەکان بنێن یاخود بیان خۆن و قەڵاکەی ڕنێرا لەم مشک و جرج و فەرتەنەی کە هەیە ڕزگاری بێ. چونکە وەکو بینیمان کە ئەیمند ئەو پیاوانەی کوشتووە کە جرجەگرن قەڵاکە وێران ببوو کاتێ ڕنێرا گەڕایەوە هەمووی مشکەوە هەمووی جرجە و تر بەم شیلانە حلیەکەن. دیتەڵێکی جوان بوو حەزم کرد هەرەوەشتان پێ بڵێن. ئەوەی کە بینیمان لە کۆبوونەوەکەی ڕنێرا و وەزیرەکانیا فەرتەنێکی زۆر هەیە لەو کاتەوەی ڕنێرا هاتۆتە سەر تەختی پاشایەتی شتەکان هەمووی کێشەیە و جیاواز لەوە کە هەوڵێن حلیکەن کێشەیەکی کەیان بۆ دروستە بێ. ئەوەی کە ئێستا هەیە ئەوەیە کە لە ناو شارۆچکەکەیە کەسێک هەیە نازانن کێ و چی و چۆنە خەڵکە کوژێ سەربەزەکانی ڕنێرا ئاکوژێ و جیاواز لەوە وەکو بینیمان بەیلا لەوێ بوو لەگەڵ ئادەم باز لەواکەن کە نەڤەیگاریان بینیوە نە ئەیمند لە هارن هۆڵ ماوە باسی ئەم شتانەکەن چونکەمان دایمە بەسەر هارن هۆڵ و ریڤەرلاند و ئەم شوێنانەیە سوڕێنەوە بۆی کە ڤەیگار یاخود ئەیمند ببینن و بیدۆزنەوە. ئەم کێشەیە لەلایەک کێشەی نەبوونی پارە لەلایەک کێشەی کوشتنی و سەربازانە لەلایەک هەموو شتەکانیایەتی لەیەک و بەڕاستی زۆر قورسە شانشینێکی گەورە
ئاوا کە لە پڕ هاتۆ دەستی تۆ ڕێکی بخەیتەوە. ئەم شتە لە ئیپسۆدەکانە زۆر بە جوانی پیشارمانەیە و کە تیمە ڕەشەکە هاتوونەتە سەر تەختی پاشایەتی بەڵام زۆر تووشی کێشا بن و بەڕێوەبرنەکەیان جارەتان دەقێ لاوازە. جایتر وردە کێشەیەک لە بینی ڕنێرا و دەیمنا هەیە. ڕنێرایەوێ ڤیگار و ئەیمند و ئیتر ئەو شتانی پەیوەندی بە های تاورەکانەوە هەیە حل بکرێت چونکەڵە تا ئەمانە مابن تا ئەمانە بمێنن من تەختی پاشایەتیەکەم مەترسی لەسرە. دەی منیش لەم دەقەیە کێشەیەوەی هەیە کە لە شارۆچکەکە هەنێشت ڕۆیە و ئێوێ ئاگەی لە سەربازەکانی خۆیان بێت چونکەڵە گەرم سەربازانە نەبن تۆش نابیت. یعنی ها شتەکە زۆر قوڵە و هەر یەکێکیان ئەیانەوێ یەکەم جار ئەو شتیان حلکرێت کە خۆیان ئەیانەوێ. دووبارە دیمەنی ئالسنتمان هەیە وەکو دیارە ئەو خزمەتکاری کە کاتێک بینی گرانمەی سەرچۆ بۆ لای ئالسنتوان بە لەیدی میزاریایی وتووە کە شتێکی لەو شێوەیە ڕوویاوە. لەیدی میزاریایە بۆ لای ئالسن قسەی لەگەڵەکە لەسەر و بابەتەوە ئەڵێوانە زانی ئاگادارنین و ئیترەڵێ گەر ئەمە بە ڕنێرا بڵێم چی ئەەکەی بەڵام ئالسن لەو کاتەیە درۆ دۆزێتەوە خۆی ئەیخواتەوە و ئەڵێ شتەکە بۆ من بۆ نەک بۆ هێڵەی نایکچم. بینەوە لای سێرکرستن کۆڵ و گوین های تاور جا هەر وەکو بینیمان ئەمان هێرشیان کردە سەر کامپەکەی ئۆسکار تەڵی و ڕۆدی دەڕوێن و بۆیان وێران کردن بۆی کە خاویانکەنەوە و زوو نەگەنە تەمبڵتن ئەمان پێش ئەوان بگەنە لای ئۆرمندوان و توانم ببن بە یارمەتی دەریان. بەڵام شتەکە عکس بۆ هەرۆک و بینیمان ئۆسکار تەڵی و ڕۆدی دەڕوێنش تەڵیان بۆ ئەماندا نابوو کە تەڵەیەک بوو هەموو ئەسپەکانیان بۆ وێران کردن و جیاواز لەوە وایان لێ هاو ئیتر بە پێ بڕۆن کە ئەمە بە دڵنیایەوە خاویانەکاتەوە و نەبوونی ئەسپەکان وا لە پیاوەکانەکە کە هیلاک بن و نەتوانن زوو بگەنە تەمبڵتن واتە حەق بە حەق. دەیمن و لوثەر لەناو کینگزلاندی ناگەڕان و باسی کێشەکانیانەکرد لە پڕ هاوارێکی زۆرە بیستێ کە گەنە شوێنەکە ئەبینین دوو سەربازی دیکەی هێزەکەی سێلوفەر کوژراون ئەو کەسانی کە ئاگیان لە کینگزلاندی نەبێ و ئەو کەسانی کە یارمەتی ڕنێرایانە و بەڵام بە شێواز لە کوژراون کە شێوازێکی زۆر نامرۆڤانەیە. جا ئەمەی کە ڕۆیە ئەبێ ئیشی کێبێ کە بەم شێوازە سەربازەکەی نایتوەج ئەوانەی باڵە ئەڵتونیەکانیان پێوەیە ئەیان کوژن بێوەی کە کەس بزانێکەیە ئیشی ئۆرمن های تاوەرە چۆن بۆمان دەرەکەوێ لە دوای ئەوەی کە ئەو دیمەنە مامشانەیە کە دوو سەربازەکە مردووە مناڵێکە چێشتێک بە پیاوێک ڕاگەێنێ ئەم پیاوەش کۆترێک فرەیە بۆ لای ئۆرمن های تاوەر و ئەم پیاوە پێشتر بینیومانە ئەگەر بیرتان بێت لە ئێپسۆدی دووەم فەرمونەوە دیمەنەکەیەتی کاتێک ئالسنتە چێ بۆ لای و جەماعەتی قەڵاکە کە ئەنویست پارێزگاری لە کینگزلاندین کەن دژی دراگۆنەکان و تیرروکەوانی هەم پێوەنێن لەو دیمەنەیەم کارکتەرە دەرەکەوێت و وەکو بە دەموچاوی دیارە زۆری پێناخۆش و کاتێک ئالسن وتی تیرروکەوان هەڵمێن و عەزیەتیان مێن با ڕێنێرا بێت لەسەر تەختی پاشایەتی دانیشێت. لەمەوە بۆمان دەرەکەوێت کە بەڵێ ئۆرمن دەڵێ ئیتر پێویست بەوە ناکە من بە دراگۆن هێرشکەمە سەریان چونکە ئەوان یەک دراگۆریان بەدەستەوە ماوە لەبەروی ئەی من دیژ ناچێت بۆ یارمەتیانیان ئێوێ لە ناو کینگزلاندینە وردە شت دروستکە بۆ ئەوەی کە دژی ڕنێرا بۆسنەوە هەم خەڵکەکەی هەم سەربازیشی نەمێنێ بە کوشتنیان ئەو سەربازانەی کە لە خۆیەوە نزیکن کە جەماعەتی نایتسوەچن ئەمانیکە شتە ئاڵتونیەکەیان پێوەیە ئێوێ بەم ستراتیجیە بچێتە ناوەوە و لە ئاخری شاشتێک هەیە لەسەر دەیرن تارگاریان ئەو پارەی کە ئەیا بە ئەم پیاوانی خەڵکی بۆ کوژن کۆینێکە کە ڕسمی دەیرنی پێوەیە کە گەیشتنی ئاخیر پێتانەڵێم ئەم سیاسەتیان چییە کە هەر پەیوەندی بەم دیمەنەوە هەیە. دیمەنێکمان هەیە دەیرن و ئۆرمن خەریکی شتێکن کە وەکو شەترەنج وایە بەڵام شەترەنجی پێناڵێن لە جیانی گەیم ئۆف ترۆنس پێڵن سیڤاس ئەم شتە ئەم یاری بۆردە تایبەتە بە جیانی گەیم ئۆف ترۆنس کاتێک کە ئۆرمن خەریکە نەسیحەتی دەیرنەکە دەیرن جوڵەیەکەکە کە لێباتەوە ئەمەش ئۆرمن زۆر تووڕاکە بەڵام ئەمە چەندمانایەکی گرنگی هەیە دیمەنێکی ئاسایی نییە. یەکەم یانەوەیە کە ئۆرمن بە دۆڕان زۆر تێکەچێ لەبەرەی کە لە مناڵیەوە هەروە هاتووە کە دۆڕاوە زۆر تووڕە بووە و زۆر گریاوە و هاواری کردوە بە دۆڕان ئەمە شۆ دەزانین لەبەرەوەی کە سێرگوین ئەگەر بیرتان بێ چیرۆکێک باسەکە لەسەر نێوان خۆی و ئۆرمن بە مناڵی کە ئۆرمن وابووە حەزی لە دۆڕان نییە دایمە دۆڕاویشە و گریاوە ئێستاش ئەوەی تیاماوەتەوە بۆیە زۆر پەس بوو بەو دۆڕانی بە دەیرن و جیاواز لەوە لە گەرمەی نەسیحەتکردنی دەیرنایە و فێریەکە چۆن شتکاوانە و دەیرن لێباتەوە ئەوەشی پێ ناخۆشە واتا کابراایەکە دایمە برنەوەیەوێ جگە لەوەی کە برنەوەیەوێ بە بەکارهێنانی خەڵک برنەوەیەوێ ئێستا بۆ منە ئێوێ دەیرن کا بە پاشا بەڵام قسە بەدەستی دەیرن نەبێ هەمووی بەدەست ئەم بێوە کووتمان پەتەکان بە دەیرنەوە بێ و ئاوا بیجوڵێنێ ئاوایە ئۆرمن جا لەو دیمەنەیە کۆینە ئاڵتونیەکە دەرەکەوێ کە ڕسمی دەیرنی پێوەیە ئەوەی دروست کردووە ئێوێ لە ناو کینگزلاندین و لە ناو خەڵکا بڵاوی کاتەوە بۆ ئەوەی کە هاوپەیمان پێک بێنێ و بڵێ تەختی پاشایەتی ڕنێرا بەرەو ڕوخانە ڕوا و دەیرن کوڕی ڤسێرسە
ئەم شایانی ئەوەیە لەسەر و تەختە دانیشێ. واتە پلانەکانی ئۆرمن بەو شێوەیە وردە وەکوتمان ئێوێ هێزە نزیکەکانی ڕنێرە بکوژێ و جیاواز لەوە وردە ناوی دەیرم خاتە ناو خەڵکەوە بۆی خەڵکی کینگسلاندین وایان لێبێ پشگیری ئەو بکەن و ئەو کەسانی کە شتیان بەدەستە وایان لێبێ پشگیری ئەو کەن. و بەڕای من بەشێک لە لۆردەکان زۆر ئاسانە کە پشگیری دەیرنکەن لە بەروی کە خۆتان بینیتان ڕنێرا چی بەرامبەرکردن ئەوەتان بیر بێ. دووبارە ئەیمن دەبینینەوە لەگەڵ جادوگەرەکە و داوای ئەوەی لێەکە پێی بڵێ ڤەیگار لەکوێیە ئەویشەڵە ڤەیگار لێرە نەماوە بڕای پێ ناکە کاتێکە چێ سێرەکە ڤەیگار ئەو شوێنەی بەجێشتۆ و بە هیچ نەوەی بوونی لێ نەماوە و ئەڵێ بێ ڤەیگار من هیچ نیم و ئەم قسانەکە جیاواز لەوە ناشزانێت کە ڕنێرا کینگسلاندینی داگیر کردووە کە جادوگەرەکە پێڵێ ئەیمن دەڵێ وام زانیوە خەوە ئەو شتە واتە نەیزانیەوە کە ڕنێرە ئێستا لەسەر تەختی پاشایەتیە و جیاواز لەوە پرسیاری ئێگۆنی برایە کە تۆزێک ترسی بۆ دروست بۆ بەرامبەر ئەیگۆن لەبەروی کە ئاگای لێ نەماوە دیار نەماوە و ئەم ڕاستی بابەتەکە ئازانێ ئەویش ئەوەیە کە نەمردووە زینووە بەڵام ڕنێرا و توێتی مردووە و براکەی کوشتێتی ئەمە و دەنگۆیە کە لە ناو عالەما بڵاو بۆتەوە و جادوگەرەکەش بە ئەیمن دەڵێ ئەتر باسی کۆنەکە کە بە مناڵی چۆن بوون و ئەڵێ من چەند ئەیگۆنم خۆشویستەوە چیم بۆ کردەوە بەڵام دایکم چۆن بۆ بەرامبەرمان و ئەم قسانەکە ینی ئەو ناخۆشیانی بە مناڵی ڕوویاوە تیای ماوەتەوە بۆیە ئاوایە بەرامبەر ئەیگۆن. ئەنجا ئەم دیمەنەی نێوان لارس و ئەیگۆن بەڕاستی بەهێز بوو و ئافرم بۆ لۆرد لارس بۆ ئەو قسانەی کردی دیمەنێکی زۆر جوان بوو ئەو کاتەیە کە ئەیگۆن خەریکی گلەیەوە ئەڵە ژیانی من وا بۆ ئەمە ئەو شتانە قسەکان زۆر بوو و خۆتان دیمەنەکەتان بینیوە پێویست بە باسکردنەوە ناکە بەڵام بەڕاستی لۆرد لارس دیمەنێکی زۆر جوانی هەبوو و هەموو شتێکی پێوەدوتی تۆ هەموو شتێک لە بەردەستا بوو ئەو هەموو ئاڵتون و پارە و دراگۆن و دار و بەرد و ئەو نازناوەی کە هەتە زۆر بوو بۆی کە بتوانی ببی بە پاشایەکی زۆر گەورە و هەرچی دەسەڵاتە هەڵبێ کەچی لە دەستەیە بەهۆی بێعەقلیتەوە ینی زۆر بەرامبەری سەیڕەقی کرد کە من زۆرم بەدڵ بوو. ئەجا بە چ قسەیەک کۆتایی بە مناقەشەکەیان هێنا وتی تۆ پاشایەکی خراپ بووی بەڵام لەوە خراپترەوەیە کە تۆ پیاوێکی خراپی ترە قسەی ڕێک ئەیگۆنی وشە کرد منیشی وشە کرد لەو دیوی شاشەکەەوە کە بەڕاستی دیمەنێکی تایبەت بوو. ڕێنەرا مەشغوڵی پارانەوە و دوعاکردنە لەو کاتەیە دەیمنیە بۆ لای ئەڵە پیانودوم کە لێرەوە دۆزمەوە یە دانیشە لەگەڵاو کۆمەڵە قسە ڕۆیە لە نێوانیانە ئەوەی کە گرنگەوە بوو کە باسیەوەی بۆەکە ئەڵێ بە دوێنێ و ئەمڕۆ 6 دانە لە پیاوەکانی من مردوون پیاوەکانیش کامانن ئەم جەماعەتی سیتی وەچە کە ئەمەی تر زۆر نزیکن لە ڕێنێراوە و ئەمە پارێزگاریکەری تەختەکەی ڕێنێران ئەڵێ 6 دانە لەو کەسانەمان مردوون و جیاواز لەوە هەر شەشیان بەیەکنەوە کوژراون ملیان بڕاوە و بە ڕۆژی ڕووناک ئایان کوژن و هیچ کەسێک هیچ شاید حاڵێک نییە و نەیبینیوە کە چۆن کوژران و چێ ئایان کوژێ. جایتر ڕێنێراڵە کەواتە من غەڵەت بووم دوژمنەکانم لەناو خۆمانە لە دەروی خۆمان نییە واتە ئەم هەر بە غەڵەت سێری ئەوەی کردووە. مناقەشەکەیان زۆر قوڵە و لەسەر هەموو کێشانەیە کە حالین لە کینگسلاندین هەیە و بەرۆکیەمان بەرنایە. ڕێنێراڵە کە من بووم بە شاژن بۆچی ئاوا ڕێگریم لێکرێ بۆچی ئاوا شدێتە سەر ڕێم هەستەکەم هێزێک کە کەس نییە کە دەموچاوی نییە هێزێکە ڕێگری لە منەکە بۆی کە بتوانم شتەکانم بکەم و چارەنووسێکی باشم هەبێت لەسەر تەختی پاشایەتی. جا کۆمەڵی پرسیاری جوانی کراڵێ ئەیمن لەکوێ ئەیگۆن لەکوێ ئاڵتونەکەمان لەکوێ چی ڕوئە لە تەمبڵتن کوانێ جێیشەکەمان یانیها ڕێنێرا سەری لێ شێواوە ئەم قورسایەتی تەختی پاشایەتی پێ بەڕێوە نابرێ و جیاواز لەوە ئەبێ ڕێک بخرێتەوە هەموو شتەکان لە سفرەوە بێ ڕێک بخرێتەوە بۆی کە بتوانن بە شێوازێکی باش بەڕێوەی ببن و جیاواز لەوە کۆمەڵی کێشەی تازەش سەری ئەڵاوە. ئالسن لەگەڵ هێلەینان لەم دیمەنای قسانە کرد بێکەوە ئالسن پلانیەوەی دانابوو کە چۆن لە کۆشکەکە و لە کینگسلاندین بڕۆنە دەرەوە و هێلەینا ڕازی نابوو. ئالسند یەکێک لە خزمەتکارەکانی ڕازی کرد و بە ملوانکەکەی بۆی ئەم شتیان بۆکە دوایی ئەیبینین وا دەرەکەوێت کە بەڵێ هێلەینا ڕازی بووە چونکە ئالسن تەیوە بێ مناڵەکە و بەجێ بێڵی دەبرێ گەردەنی بێ شتێک ئەمانگرن و عەزێتی مناڵەکە شتێن بەس ئەگەر بەجێ بێڵی ڕێنێرا دڵی نایە عەزێتی باو خزمەتیەکان. جایتر وەکو بینیمان دەرکەوت کە هێلەینا ڕازی بووە هەردووکیان جلی خزمەتکاریان لەبەر کردو و ئەیانەوێ بڕۆن لە یەکێک لەو ڕێگا شاراوانە کە پێشتر لە ژووری ئەیمندا بووە ئێستا بەیلایتیاژی ئەو ژوورە و ئەیانەوێ لێەوە بڕۆنە دەرەوە و هەرو شوێنە بوو کە ئەو دوو کەسەی کە هاتن لێەوە مناڵەکانی هێلەینایان کوشت هێلەینا باسی وەشی کرد وتی ڕێک لەو شوێنەوە بڕۆم کە ئەو کەسانی کە هاتن لێەوە مناڵەکەی منیان کوشتی وا چۆنە بێ بەڵام ئاخری
دەرکەو ئایانەوێ بڕۆن و ئایانەوە ڕاکەن بەس لەیدی میزاریا لە خافاگرتنی زۆری لەسەر ناڵین چونکە دیمەنەکانی ئالەسن زۆر بێتان بۆ نازان بۆچی ئاوای لێ هاتووە شتەکە وەکوتم میوادارم لە ئێپیسۆدەکانی داهاتوانە بێ بەڵام لەیدی میزاریاوێ ڕێنێرە ئاگادارکاتەوە بەس هەرچۆنە بێ ئەلەسن ڕازیەکە ئەڵێم جارە ئاگاداری مەکەرەوە چونکە نەسوودیتیایە بۆ من نەبۆ تۆ ئەڵێ یارمەتیمان بە ئەما بێ بە شتێک بۆ تۆ هایتاوەرەکان بیری ناچێتەوە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان پێویستە بە یارمەتی هایتاوەرەکان بێ ترمەژوا لە لەیدی میزاریاکە بیر لە قسەی کاتەوە و بە دڵنیاوە ناچێت بە ڕێنێرا بڵێ تازە دووبارە چەند کەسێکە هێرشەکەنە سەر قەڵاکەی هارنهۆڵ و داوایەوە کەنەڵێن ئەیمند لەکوێیە ئەمە یەکەم جارە ئەیمند دەرکەوێتەوە بەرامبەرم خەڵکە بۆستێتەوە شەڕکە لەو کاتەیە کە جادوگەرەکەیان گرتووە ئەیمندە هەر هەمیانە کوژێ وەکوی بینین وردە ئەیمند خەریکە هێزی بۆ گەڕێتەوە ئەتوانێت ئیتر بێتەوە ناو زنجیرەکە و ڕۆڵێکی سەرەکیە بێت دڵنیام لە ئەپیسۆدەکانی داهاتوو بە تەواوەتی بینین ئێستا وا وردە چاکە بێتەوە ئەمە شەمووی لە پای یارمەتی جادوگەرەکە ئەم جادوگەرەش بەڕاستی زەلامێکی زۆر سەیرە خەریکەوەیە کە یارمەتیە وایە و ئەڵە چی بەبەردێ دوو چۆلەکە ڕێگوای کردەوە ماوەی یارمەتی دەیمنە ئێستا یارمەتی ئەیمندەیە یینەوە لای لۆلارس و ئەیگۆن کە باسی پلانی دەرچوون لەم شوێنەکەن و ئەیگۆن ئەڵێ کەشتیەکە حلکە لەو کاتەیە کارکتەرێک یەتەنەوە ئەڵێ چ کەشتیەک کێ و کارکتەرە تایلند لانستەر بەڵێ کەوابانزانی مردووە کەواتە بەڵێ تایلند لانستەر زینووە و باتڵ ئۆف دە گوڵێتی تێپەڕارووە و نەمردووە جایتر ئەیگۆن و لۆلارس شۆکە بن لەبەرەوەی ئەم لەگەڵیشانەیە ئیسفادەی هەیە کە زینوو بێ دوایەوە دیمەنێکمان هەیە کە بەیەکەوە قساکەن و لۆلارس ئەڵێ ڕێگای ئاوی بۆ بەکاربێنەوە پاشایە من نەزانم ئەو خەڵکانی لە ڕێگای ئاویان دزن چەتەن چۆنن ترایەرکەکانی تایە ئەمیتیایە ئەویتیایە لەگەڵ یانە نانم خواردووە ئیشم کردووە شەڕم کردووە ئەزانم چۆن خەڵکیەکەن لارسیش لەسەرەوە سوورەکە ڕێگای ئاوی بەکاربێنێ بەڵام تایلند لانستەر پێشنیاریەوەی بۆکە ئەڵێ بابی بینە شوێنی لانستەرەکان لانسپۆرت لەوێ خزمەتەکرێ لەوێ پارێزگاری لێ یەکەین لەوێ دایانین تا هێزی بۆیەتەوەی ترەها بۆی کە هێرشکەنە سەر کینگزلاندین و شتەکە بۆ شێوایە بێ پلانەکەی کە لە مێشکی تایلندایە لەو کاتەیە چی ڕوئەیە کامێرایەتە سەر ئێگۆن کێ بینین ئەم کارکتەرەی زعاجە یانۆس تاجەکەی ئێگۆنە دۆزێتەوە سێرێکی ئەیگۆنەکە وەکو شتێک پێڵێ تۆ ناو گریگۆر بوو یعنی زانێکە تەواو ئەمە لە ئایلەی تارگاریانەکانە پاشایە و ڕای کردووە ئەیگۆنیش یەکسەرەی گرێ و چاقۆیەکی پێیە پیاەکەوەی کوژێ ئەی دەستی خۆش بێ کارکتەرێکی زۆر ئیزعاج و بێزارکار بوو دیبەرێکی جوان بۆش دواترینەوە کینگسلاندین دیمەنێکمانەیە کە دەیمن لەگەڵ سێر لوثەر و جەماعەتی سیتی وەچا دانیشتووە و پێیان ئەڵێ کە ئەبێ بەرەنگاری ئەم شتە ببینەوە بەڵام وەکو ئەی بینین سەربازەکانی سیتی وەس ترساون و جیاواز لەوە باز لەوەکەن ئەڵێ نێمە لە پێناوچیا شارکەین کە پارە و ئاڵتون نەبێ لەبەرەوەی ئەو مەعاشەی کە هەیەە ئەم ماوەیە ڕێرا نەیتوانیەوە بیان ناتێ چونکە هەروەک وەزانی بانکەکەی کینگسلاندین بەتاڵە و پارەگە لانستەرەکان لە نانسپۆرت هەڵیان گرتووە لەبەرەوە کاتە تایلند لانستەر ماستەر ئۆف کۆین بوو یعنیها کێشەکان هەمووی زۆر قوڵە و لە 50 لاوە ڕێنێرە حالیان کێشەی هەیە بەڵام هەرچۆنە بێ دەیمن خۆتان نەزانن کەسێکی بەناوبانە شەڕکەرێکی بەتوانایە بۆی هەموو کەسێ بە قسەیەکا و هەموو کەسێک حەزەکە دەیمنی لەگەڵا بێ دەیمن یەت قسەیان بۆەکە و هەرچۆنە بێ هەمویان ڕازیەکە ئەڵێ با ئەمە تێپەڕێنین و با هەرچی شوێنە داگیری کەین و بیخینە ژێر دەستی ڕێنێراوە با حوشانشینەکە بێ بەنەوە بە 12 کاتێکام شتە ڕوویە و ئۆڵد ڤەلاریا گەڕایەوە بەڕای ئێوە چێ ئەبێ بە دەوڵەمەندترین و چێ ئەم هەموو پارە و ئاڵتونی کە یێتە دەستمان یەکەم کەس پێیەگە تر ئەوان شەمیان ئەڵێن ئێمە ئێتر ئەڵێ تەواوە ئێوە بۆ ڕازیانەکە و ئەڵێ با ئەمە شتێ پەڕێنین و ئاگامان لە کینگزلاندین بێ بۆ ئەوەی کە ئەم تەختی پاشایەتیە لامان بمێنێ و لە ژێر دەستمانی دەرنەهێنن بەڵام ئای دیمەنی ئاخیر ئەی هاوار بەڕاستی موینتریشتی ئێپسۆدەکە دیمەنی ئاخیرە بابگەینە دیمەنی ئاخیر ئەسا باسیەکەین ئەبینین سێر کریستن کۆڵ و سێرگوین ئەگەنە شوێنی بەبەست بۆ پەڕینەوە و بۆ نزیک بوونەوە لە تەمبڵتن بەڵام کاتێ سێرەکەین دوای و هەموو هەوڵە و دوایەوەی کە بە کۆمەڵێشتی زۆر زۆراتێ پەڕین لەم ئەڵلقەیە بینیمان باران قۆڕ هیلاکی بە پێم هەموو شوێنیان کرام هەموو ڕێیان کرد بۆی بگەنە و شوێنە کەچی سێرەکەین ریڤەرمانەکان واتە ئۆسکارتەڵی و ڕۆدی دەڕەوێن و ئەوان پێش ئەمان گەیشتونەتە ئەوێ و پەڕووینەتەوە و پردەکەیان سووتان و ڕوخانویانە واتامان ناتوانن بڕۆن ئەو بەرەوە و ئەمەش زۆر بێتاقەتیانەکە جا لێرە دیمەنێکی جوانمان هەیە پیشانمانەیە کە پلانی سێرگۆین وابوو کە بگەڕێنەوە بۆ تەمبڵتن و لەگەڵ ئۆرمندا بەشداری بکەن و چەند بۆ لای ئۆرمند و ئەوان بەڵام لێرەوە دەرەکەوێت کە هەر لە سەرەتا پلانی سەر کریستن کۆڵ ئەوە بووە وەکو سەربازێک یاخود با بڵین وەکو سوارچاکێکی بە شەرەف بمرێت نەک لە کاتێکا بێت کە خزمەتی یەکێک لە
سەوزەکان یاخود لە ڕەشەکانەکات. چێرکریستن کۆڵەڵەیە بەناو ڕووبارەکە ئەپەڕین و مەلاکەین و لە شەڕە بەرامبەر ریڤەرمەنەکان یەکەگرینەوە، یانیڵێ ناچین بۆ تەمبڵتن بۆ لای گۆین هایتاوەر. پلانەکەی وایە ئەوێ لەو شەڕایە بمرێ و سەربەرزانە بمرێ لەبەرەوەی کە ئەزانێ لە سامرێ، چونکە هەروەکو بینیمان گۆینەوە چۆن دەتوانین شەڕیان لەگەڵکەین لەبەرەوەی هەر پیاوێکی ئێمە بەرامبەر 200 پیاوی ئەوانە، چونکە ریڤەرمەنەکان زۆر 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 زیاترن لەمان، ئەمان هەم کەمن هەم کەمیش بوونەتەوە، بۆیە یعنی ئەم شەڕە لە سایەسە گوین و کۆڵتیایە ئەدۆڕێ نەگەر بکرێ. جایتر کۆڵ ئێوێ مردنێکی ئازایانی هەبێ، ئەڵێ ئەمەوێ مردنێکم هەبێ کە سەر بۆ کەس دانەوێنم و بۆ یەکەم جار لە خزمەتی کەسان نەبم و من بەهێزترین شەڕکەری شانشینەکەم ئەمێ ناوم هەر بۆ شێوەیە بمێنێتەوە بێەوەی کە ناوم ناشرین بێ و دوایی کە ئەم شتانە تاوا بوو خەڵک شعر و گۆرانی بەسەر منا بڵێ و شاژن ئالسند خۆی گوێی لە ناوم بێتەوە لە گۆرانیەکانە. یعنی ئەگەر بیرەکەیتەوە شتێکی جوانە و کۆڵ ئەم شێوازە مردنی بەلاوە جوانترە وەک لەوەی کە خزمەت بێ لە پێناو هەر کەسێکە. سەر لوثەر و دەیمن پیاوێکیان گرتووە کە بەشداری کردووە لە کوشتنی سەربازەکانی سیری وەچە و ئەنەوێ لێەوە کەشفیکەن کامە پلانی کوێ و بۆچی ئەم سەربازانی سیری وەچ ئەکوژرێ. هەرچۆنە بێ عزیەتیان یەکەم جار قسە ناگات چاوی دەرێنوانە، دواتر کە دەیمن هەڕەشەی چاوی دووەمی لەکە دەستەکە بە قسە و یەکێک لەو کۆینە ئاڵتونیانە دەرێنێ کە دەموچای دێرنی پێوەیە، ئەڵێ من نازام چێ بوون و چی بوون، بەڵام وتویانە ئەمە لەلایەن پاشاوەیە کە ناوی دەیرنام پاشایە. ترکە ئەوە ناڵێ لوثەر و دەیمن تێگەن کە شتەکە چۆنە و بەڵێ بە فەرمی هەموو شتێک کە ڕۆیە وەکو باسمان کرد لە پێشترا ئیشی ئۆرمن هایتاوەرە. ئەنجا دەیمن یەکسەرم کۆینا هێنێتە بەردەم ڕنێرە، ئەڵێ ئەمە چییە؟ ئەڵێ ئەوە شازادە گەنجەکە دەیرنە. ئۆرمن لە خۆیەوە کردوێتی بە پاشا و ئەڵێ شاڵا کە شانسی ئەوەمان هەبوو لە بەردەم مابوون هەر هەمیانم سووتانەیە، یعنی تعلیق لە ڕنێرایە مەقسەی لەوەیە بەوەی تۆ نەمان سووتان و نیجناوایە بم سووتانە. ئەنجا وردە کە بەرەو کۆتایە ڕوین دیمەنەکان خێراترە بن، دیمەنی زەخمتر مامشانیان و مهمی ئەم ئەڵقەیە ئەم دیمەنانەی ئاخیر بوون. یاتە سەر قسەکردنێکی سەرکردن کۆڵ کە بۆ هێزەکەی خۆی کۆمەڵی قساکە و باسیەوەکە کە ئتر خۆیانەکەن بە قوربانی و بەو شێوەیە شتەکانە ڕوا. لەو کاتەیە دیبەرێکمان هەیە کە هێڵینا و ئالسند لەو ژووری کەتیان ڕێگایەکە دۆزنەوە کە و ڕێگایە دۆزنەوە چنە ناوەوە گیرە خۆن جیاواز لەوە ئەو چرایە ئەو ڕووناکیی کە پێیان ئەوشیان لەیەکەوێ واتە نازانین چیان لێ و لە ئێپسۆدی داهاتوو ئازانین، بەڵام بەڕای من لەوانەیە کەسێک هەبێ لەوێ یارمەتیان بە. دواترە بینین دەیمن ئەچێ بۆ لای سێل و سەر و سەربازەکانی ئەگەرە بە دوایانە دیار نین لە ژوورێکە هەر هەمویان کوژراون. ئەو دیمەنەی کە شۆکی کردم وەکو پێتان ئەڵم ئێپسۆدەکەی ویم کرە و دیمەنە دەلەدە بوو ئەساوەتا لە بەردەم مایە چی نووسرا بوو سێلوسەر لە ناوەڕاستە دانراوە کوژراوە لەگەڵ سەربازەکانی لە چواردەوری هەمویان بەو شێوازە کوژراون کە باس کرا ملیان بڕاوە باشە و لە پشتیانەوە بە خوێنیان نووسراوە A Feast for Traitors. جا A Feast for Traitors واتا چی؟ واتا خوانێک بۆ خیانەتکاران. مەخسەیان لەکوێیە؟ جەماعەتی سیری وەچ و سێلوثەر لەبەری ئەمان لەگەڵ سەوزەکان ئابوون کاتێ ڕنێرا گەڕایەوە پارێزگاریان لێ کرد و بوو بە خیانەت بەرامبەر هایتاوەرەکان. دیمەنێکی زۆر زەخم بوو زۆر. ئەنجا سێریم شۆتەی دەیمن کە جوانە کە وەستاوە و هەموو تەرمەکان بەرامبەرەتی کە بەڕاستی ناوازێ. ڕاست توانین بڵین کەم ئێپسۆدەش کەمێک سادە بوو و دووبارە ڕێتینی من 7.5 جەبێ لەدە بۆم ئەڵقەیە، بەڵام بەڕاستی و دیمەنەی ئاخیری دیمەنێکی دەلەدە بوو و هیوادارم ئەڵقەی شەشەم زۆر لەمە خۆشتر بێ، زۆر لەمە زەخمتر بێ و ڕێتینە بەرزەکان ببینینەوە، چونکە لە ئەڵقەی شەشەمە شەڕێکی گەورە بینین و ڕووداوەکان باشترە بن وەک لە ئەپسۆدی پێنجەم و چوارەم و سێم. جایدرەمەشیکردنەوەی ئەڵقەی پێنجەمی وەرزی سێمی زنجیری House of the Dragon بوو. هیوادارم بە دڵتان بوو بێ و لەبیریشی مەکەن ڕاستە من لەسەر ڕەشەکانەکەمەوە من لەگەڵ جەماعەتی ڕنێرام، بەڵام هیچ لایەنگریەک ناکەم باسی هەردوولان بە تەواوەتی کردووە و وەکو بینیتان لەم ئەپسۆدە باسی لاوازی هێزی ڕنێرام کردووە لە بەڕێوەبرنی تەختی پاشایەتی کە ئەمەش دژی خۆمەوەستێتەوە کە من ڕنێرام خۆشەیە، بەڵام هەر خۆی لە زنجیرەکە بە شێوەیەک دروست کراوە کە شتەکان هەمووی دژی سەوزەکانە. یعنی چیرۆکەکە وابشانیان وەکوی کتێبەکە نییە باڵانس بێ، وابشانیان کە بەڵێ سەوزەکان خراپەکارن وە شتەکە وایە ئیتر خۆ بە زۆر نییە من ڕێنەرام خۆشەوێ و لەگەڵ جەماعەتی تیم بلاکەم. تۆش ڕای خۆتە لەگەڵ تیمی سەوزای لەگەڵ بلاکەی نەهی تۆ پەیوەندی بە منەوە هەیە نەهی من پەیوەندی بە تۆ هەیە، واتە هەرکەسە و ڕای خۆی. ترێەوە زۆر خۆشەویستن تا ئەپسۆدی داهاتوو کە هیوادارم ئەپسۆدێکی زەخم بێ. جارێ خواتان لەگەڵ.